بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. لپاش حمد و سنا بۆ خوای پەروەردگار، درود و سەڵاوەت بۆ سەرجانی پاچی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و بۆ سەریارانی و شوێن کەوتوانی و بۆ سەر ئێمەی موسڵمانیش ئینشاء الله وتعالى. بەڕێزان و خۆشەویستانم، خۆشحاڵین لە عەڵقەیەکی دیکە لە بەرنامەیەکی تازە بە دیدار و خزمەتی ئێوە ئەگەینەوە. داوا ئەکەین لە خوای ڕەب العالەمین، لە خوای پەروەردگار، خوای گەورە بە ناوە جوانەکانی خۆی، خوای گەورە بە عەزەمەتی خۆی لە گوناه و تاوانەکانمان خۆش بی. خوای پەروەردگار مراز و مەقسوود و داواکاری و پێداویستیەکانمان لە بۆ جێبەجێکە. خوای پەروەردگار لێی ئەپاڕێینەوە ئەوەی هەر پێویستی و داخوازیەکی هەیە، یا ڕەب العالەمین لێی قەبوڵکەی ئینشاء الله. بەڕێزان و خۆشەویستانم، جێگای سوپاسگوزاریە کە ئێمە جارێکی دیکە گەیشتینەوە بە یاد و مناسبەی لەدایکبوونی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. مانجی ڕەبیع الأول دیارە بەهاری یەکەم، بەهاری دڵەکانە، بەهاری لەدایکبوونی سەروەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. هەموو ساڵێک لەو مانگە بە تایبەتی، لەو مانگەی کە پێ ئەگوتێ مانجی ڕەبیع الأول، خەڵکێکی زۆر دڵخۆش ئەبی بە ویلادەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خەڵکێکی زۆر ئاهەنگ و مناسبات و بڵێن یادی مەولود و شیرینی تەوزیع ئەکرێ بە ئەنواع و ئەشکالیەوە. ئەوەی کە زۆر مەبەستمە بەڕێزان باسی کەین لە خزمەتی ئێوە، زۆر جار مناقەشە و نیقاشێکیش دروست ئەبی لەسەرەوەی ئایا یادی مەولودی پێغەمبەر دروستە، ئایا دروست نییە، ئایا بە چ بەڵگە و دەلیلێک، ئایا ئەوانەی یادی مەولودی پێغەمبەر ئەکەنەوە مەبەستیان چییە، ئەوانەی کە دژی یادکردنەوەی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەبەستیان چییە. پێم وایە موسڵمانی تێگەیشتوو، موسڵمانی حاڵی لە دین، موسڵمانێک کە بەڕاستی خەمی دینی بێ، زۆر خۆی بەو بابەتانە مەشغوڵ ناکە، چونکە ئەو مەوضوعانە بەڕاستی مەوضوعی خلافین، یا بەشێکی زۆری زانایان بە شەرت و مەرجی دیاریکرا و ڕێگایان داوە. یعنی مناسبەیەک هەیە ئێستامە کۆمەڵە خەڵکێک پێکەوە دائنیشین، هیچ ئیشکالیەتی تێدا نییە، کەس ناڵێ گوناحە، کەس ناڵێ تاوانە، کەس ناڵێ بیدعەیە، پێکەوە دانیشتینە قسە ئەەکەین، بابەتێکی دنیای قیامەتی باسەکەین، هیچ لە گۆڕێ نییە. بەڵام ئەگەر دوسێ ئاەتی قورئانی لێ خوێندراوە، قەسیدەیەکی لێ خوێندراوە، ئەوە لەو حەرامە بی. یعنی پێم وان نییە ئەو فتوایانە بەڕاستی لە جێی خۆی بن. ئەو زانا گەورانە وەکو ئیبن حەجەری عەسقەلانی، وەکو چەندین زانای دیکە کە فتوایان داوە بە مەرج و شەرتی دیاریکراو یادی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکرێتەوە. بەڵام با لەگەڵ ئەوەشدا نەبین کە بەڕاستی زۆر زار ئەبینین تێکەڵاویەکی زۆر ئەکرێ، زۆر جارە بینین جیاکاری لە مابەینی ئەو کەسانە ئەکرێ لە بانکێشتکردن، زۆر جارە بینین تیر و شیر و ئەوانە لە خۆ ئەدرێن، زەرگە لە خۆ ئەدرێ، یا زۆر جار لەوە زیاتر تەماشا ئەکەین ئەوەندە بەشان و باڵی پێغەمبەری خوا داهەڵەدرێ، نەعوذ بالله نزیک ئەکرێتەوە لە ئاستی خوای پەروەردگار. ئەوانە بەڕاستی هیچی ڕێگا پێدراو نییە. بەشێکی ئەوانەی کە دژی مەولودیشن، ینی هەندێک جار ئەو شتانەیان لە بەردەستە بەڕاستی، چونکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بەخۆی فەرمی ئین ئەنە ئیلا نەذیر، تەنها من ئینزارکەرێکم، تەنها ئەوم کە ئین ئەنە ئیلا بەشیر، تەنها بەشارەت دەرێکم، ئەگەر نا هیچی دیکە نیم، ئینسانێکی ئەحتیادی و ئینسانێکم نێردراوێکم لە لای خوای پەروەردگار. بۆیە بەڕێزانم، ئێمە بەڕاستی قسەی ئەوەمان کە گرنگ بێ ئەوەیە، ئەوەی کە یادی مەولودی پێغەمبەری خواکە پێم وایە هەر لە دڵسۆزی پێغەمبەریتی، ئەوەی کە ئەشڵێ یادی مەولودی پێغەمبەری خوا دروست نییە، ئەویش بە حسابی خۆی هەر لە دڵسۆزیتی بەشی هەرە زۆریان. ڕاستە بەشێکیان هەیە
بەڕاستی بڵێن وەکو بڵێ لە دوو ناوبانگ و لە دوو قسەی جیاواز ئەگەڕێ ئەو بابەتانە باسەکە ئەگەرنا ئێمە مەوزوعی زۆر گرنگترمان هێلەوەی باسیکەین کاکە ئیسلامەتی زۆر کلێنی گەورەی تێبووە بەڕاستی لە نێو مسلمانان خەلەلی زۆر گەورەتر هەیە کێشەی زۆر گەورەترمان هەیە ئێمە بین باسیکەین ئێمە عنی ئەخر تێر نەبووین لەو هەموو ساڵێک کە ئەو هەموو خلافاتە لەسەر مەولود دەکرێت دروستە دروست نییە بیکەین نەیکەین بە گوناح بۆت حیسابە بە خێر و پاداش بۆ حسابە لە هەردوو لایەنەکە مبالغەیەکی زۆر ئەکرێ بەڵام بەڕێزان ئێمە تەماشای قورئانی پیرۆزکەین خوای پەروەردگارە فەرمێ لەقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين خوای پەروەردگارە فەرمێ لەقد من الله على المؤمنين خوای پەروەردگار منەت ئەکا لەسەر ئیمانداران منەت ئەکا لەسەر باوەڕداران لەسەر دنیا لەسەر زەوی لەسەر باوەڕدارەکان بەوەی کە پێغەمبەرێکی ناردوون لە خۆتان پێغەمبەرێکی ناردوون لە خۆتانە لە ناو خۆتانە وەکو ئێوەیە بە نێردراو لە بۆی ناردوون تاوەکو تەبلیغی ڕیسالەکە بکە بۆیە بەڕاستی بەڕێزانم حەقە ئێمە هاتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە نیعمەتێکی زۆر گەورە تێ بکەین ئەو پێغەمبەرە ئەو دینەی لە بۆ ئێمە ڕوون کردەوە بە ئەساسیات و بە فروع و بە ئەسڵ و بە ثەوابیت و بەوانە هەمووی لە بۆ ئێمە ڕوون کردەوە هەتاوەکو دینەکە لەقد اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا وای پەروەردگار دینەکەی بە کاملی دەسمیلی ئێمە کرد بە کاملی تەسمیلی سەحابەکان کرد ئەوانیش تەسمیلی تابعینەکانیان کرد بۆیە حەق ئێمە پارێزگاری لە دین بکەین بەڕێزانم حەقە پارێزگاری لەو دینە بکەین نە زیادی بکەین نەکەمی کەین بەڕاستی کەمکردن لە دین چەند گوناحە زیادکردنیش لە دین بەو شێوازە گوناحە بۆیە بەڕێزانم ئێمە بە عەشایری دین نەکەین بڵێن دەی ئەوەندە بکە گوێمە دێخۆ خێرە ئەوها بکە قەیدی نییە نەخێر خوای پەروەردگار دینێکی لە بۆ ئێمە ناردووە دینێکی منەظەمی ناردووە دینێکە کە بەڕاستی لۆ هەموو شوێنەکان قاعیدە و قەواعیدی خۆی هەیە بۆیە بەڕاستی زیادکردن لە دین زۆر تاوانە ئێمە بە ئەمانەتەوە تەماشای ئەو دینە بکەین ئێمە دەبێت بە ئەمانەتێکی زۆر ئەمینەوە دەست بەو دینەوە بگرین یادی مەولودی پێغەمبەری خوا صلی الله علیه و ساڵێکمان بەسەردا تێپەڕی کاکە لەو ساڵە بزانێت چت کرد لە ساڵی ڕابردوو ئایا مەولودکردن هەر ئەوەیە چەند کێک و پاقلاوەیەک تەوجیع بکەی و دەفە لێ بدرێ و شعر بخوێندرێتەوە تا ساڵێکی دیکە ئاگامان لە پێغەمبەری خوا نەبێ یعنی 360 ڕۆژ لە ساڵێکدا تەنها بە ڕۆژێک ئەتەوێ خۆشەویستی پێغەمبەری خوا دەربخەی ئەدی ئەو 359 ڕۆژەی دیکە نەخێر بەڕێزانم واللهی مسلمانی ڕاستەقینە قەت بەو شێوازە دینداری ناکە بە هەموو کاتێک دەبێت پێغەمبەری خواتوە بیر بێ دەبی هەموو کاتێک لە خەمی پێغەمبەری خوا دابی لە خەمی ئەو دینە دابی کە پێغەمبەری خوا چەندین نەهامەتی چەندین فەقیری چەندین حاڵەتی ناخۆشی بەستەردا هات بەڕاستی پێویستە لەسەرمان بەڕێزانم ئەو دینی خوای پەروەردگارە ئەو یادکردنەوەی مەولودی پێغەمبەری خوا لە ژیانی ڕۆژانەمان ڕەنگ بداتەوە لە ژیانی ماڵ و منداڵمان ڕەنگداتەوە کابرا لەگەڵ ماڵ و منداڵی تەبانیە ئەڵێ مەولودی پێغەمبەرەکەم ئایا دروستە یان دروست نییە کابرا حەق و مافی ماڵ و منداڵی نادا بەڵام لەولا خەڵک دەعوەتەکە واللهی بەڕێزانم زۆر دوور لە دینیە دە تەماشای پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا باشترین کەسێک بووە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئەخلاقترین بە ڕەوشترین ئینسان بووە لەگەڵ ئینسانەکان حتا ئەوەکو لەگەڵ حەیواناتیش ئێمە ئەو کردەوە جوانانە لەگەڵ خۆمان جێبەجێ بکەین ئەو کردەوە جوانانە لە ژیانی خۆمان جێبەجێ بکەین بەڕاستی ئەوە مەولودکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەرە لەگەڵ جیرانەکەت بە برای بەڕێزم لەگەڵ جیرانەکەت باش بە یارمەتیدا قسەیەکی خۆشی لەگەڵ بکە دایک و باوکت لە ماڵێ پەککەوتنە ئاوڕێکیان لێ بدەوە واللهی ئەوە خێرتر لە یادکردنەوەی مەولودی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەرە یارمەتی هەژارێکدا یارمەتی فەقیرێکدا کاکە وەرە بەکردەوەکانی خۆت دابڕۆوە وەرە ئایا نوێژی بەیانیەکەی نوێژی بەیانی بە جەماعەتەکەی یان هەر نایکەی یان لە ماڵەوە ئەیکەی ئەدی نوێژەکانی دی ئەدی سونەتەکانی دی کاکە لەو ساڵ وعدێک بدە بڵێ وعد بی
سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لایەنی کەم هەتا ساڵێکی دیکە سێ لە سنەتەکانی تەرک ناکەم، سنەتی چێشتەنگاوەکەم، سنەتی پێشنوێژ و دوای نوێژەکانەکەم ڕەواتیبەکان، ئەگەر پێم کرا شەو نوێژەکانەکەم واللهی باشترین مەولودی پێغەمبەری خوات کردی صلی الله علیه وسلم. بۆیە بڕێزانم ئێمە بەڕاستی وا تێنەگەین کە وەکو دینی نەساڕیەکان و دینی مەسیحیەکان وا تێبگەین دینداریکردن هەر ئەوەیە لە مانجێ ڕۆژێک بچە کەنیسە و ئیدیکە خوای گەورە لە هەموو تاوانەکان خۆشەبیان حەزرەتی عیسا لێت خۆشەبی. پێغەمبەری مەسەڵا سەم زۆر بەڕوونی قسە لەگەڵ ئومەتەکەیەکە، گوێ لە بن حەزرەتی فاتیمە ئەنێ ئەرێ وەڵڵاهی ئەگەر کردەوەکانی خۆت نەجاتت نەدا ئەمن ناتوانم هیچت لە بۆ بکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مامی خۆی ئەپاڕاوە ئەی فەرموو بەس تەنها شەهادە بێنە بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أنك رسول الله تاوەکو بتوام لە قیامەتێ شەفاعەتێکت لە بۆ بکەم. وەڵڵا ئەگەر کردەوەکانی خۆمان نەبی بەڕێزانم، ئەگەر عەمەل و کردەوەی خۆمان نەبی هیچ کەسێک ناتوانی دادمان بدە. بۆیە بەڕاستی بە هەر بستین لەو ساڵەی مەولودی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕێزان با دیراسەیەکی ژیانی پێغەمبەری خوا بکەین، باوا بکەین کە بزانین ئایا ئەو پێغەمبەرەی کە لە بۆمان هاتیە وەرە باشە خەڵکی غەیرە موسڵمان دیراسەی ژیانی پێغەمبەری کردیە، خەرچی غەیرە موسڵمان دیراسەی ژیانی پێغەمبەری خوا ئەکا. زانایەکی هۆڵەندی کە یەکێکە لەو 12 زانایەی لە دنیادا هەر بابەتێکی کۆرپەڵە ناسی باز بکرێت دەبێت پرسێک بەو پیاوە بکرێت. کتابەکەی تەرجمە کراوە لە بۆ 45 زبانی جیاواز. ئەوە کاتێک دیراسە لەسەر ژیانی پێغەمبەری خوا ئەکا لەسەر ئەو حەدیسەی کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرمێ منداڵ کاتێک تەمەنی گەیشتە 40 ئەوەندە ڕۆژە 42 ڕۆژ خوای گەورە ئەمر بەلاشە ئەکا جسمەکەی سوورە دروستکە، ئێسکەکان دروست بن، عەقڵ دروست بی. بەو شێوازە ئەڵێ دیراسەیەکی زۆر دوور و درێژی کرد تاوەکو گەیشتە ئەو قەناعەتەی کە پیاوێکی نەخوێندەوار دوای 1400 ساڵ بزانی کۆرپەڵە چۆن دروستە بێت، چۆن ڕوحی وەبەردێ، چۆن سوورەی وەبەردێ، چۆن گوێیەکانی دەستەکانی ئەو جا فەرمێ یا ڕەب ئەذەکەرون ئەم ئونثا، ئایا نێر بێتن یا مێ؟ ئەخر ئەو پێغەمبەرە لە کوێی زانی بەڕێزانم. تەماشای کابرای غەیرە موسڵمان دیراسە ئەکا لە کۆتایی دیراسەکەی موسڵمانە بێ ئەفەرمێ وەڵڵاهی ئەو مەعلوماتە دەبێت لەلایەن خوای پەروەردیگارەوە هاتبی. بەڵام ئێمە بەڕێزانم چ لەسەر ژیانی پێغەمبەری خوا ئەزانین؟ ئایا دەوەرە لە ماڵ و منداڵی خۆت دانیشە لەگەڵ یان دانیشە بزانە چەند ژیانی پێغەمبەری خوا ئەزانی، ژیانی سەحابە ئەزانی، بزانە چەند لە قورئان ئەزانین. بۆیە بەڕاستی با مەولودی ئەو ساڵمان دیراسەکردنی ژیانی پێغەمبەری خوا بێ. بەڕێزانم وەڵڵاهی زۆر خۆشە ئینسان لەگەڵ دین بژی. با مەولودی ئەو ساڵمان واز هێنان بێ لە خیلاف، لە مجادلە، لە مناقەشە، تاوەکو ئەو مەرحەلانە تێپەڕێنین، بگەینە ناو ئەو ژیانەی پێغەمبەری خوا بزانین ئەو پێغەمبەرە لە سەحرایەک لە بەهێتیمی چۆن توانی ببیتە کەسایەتیەک کە لەسەر ئاستی دنیا بە کەسایەتی یەکەم حیساب بکرێ. بەڕاستی پێویستە لەسەرمان بەڕێزانم مسلمان وشیار بی. وەڵڵاهی گوێ لەو مامۆستایە ڕامەگرا کە زۆر خەڵک تەفسیقەکە، تەکفیرەکە، فڵان دروست نییە، فڵان کوفرە، فڵان بیدعەیە. یعنی باشە خوای پەروەردیگار ئینسانی بەو شێوازە خەلق نەکردیە، یعنی نەتوانین دەست لە بۆ شتێک بکاکە ئەو تاوان حەرام. خوای گەورە چوارچێوەیەکی دانایە، خوای گەورە هێڵە گشتەکانی دانایە، ئازادیەکی دایتە ئینسان. الحلال بەین والحرام بەین. خوای گەورە حەلال و حەرامەکانی دیاری کردیە. بۆیە بەڕاستی پێویستە لەسەر ئێمەی موسڵمان بە خۆداچوونەوەیەک بکەین، لەو ساڵە زیاتر سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تطبیق بکەین، داوا ئەکەین لە خوای گەورە، لە خوای میهرەبان، لە خوای رب العالمین. خوای گەورە لە گوناه و تاوانمان خۆش بی، خوای گەورە و بەرشەفاعەتی ئەو پێغەمبەرەمان بێخی. یا ربی خوای گەورە لێت ئەپاڕێینەوە لەسەر حەوزی کەوسەر بەدەستی ئەو پێغەمبەرە نازدارە ئاوی کەوسەر بخۆینەوە. یا ربی خوایە لەو زومرە، لەو تاقما، لەو جەماعەتە بین کە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەیدانی مەحشەر داین و بەبێ حیساب و کتاب داخلی بەهشتی خوای گەورە ئەبین. خوای گەورە شیفا لە بۆ نەخۆشەکانمان بێنی. خوای پەروەردیگار لێت ئەپاڕێینەوە ئەوانەی گوێیان لە ئێمەیە و ئەوانەی ئەمان بینن. خوای گەورە هەر داخوازیەکیان هەیە لە بۆیان جێبەجێ بکەی. خوای رب العالمین بەرەکەت و ڕەحمەت و میهرەبانی خۆت بەسەر خاک و وڵات و نیشتیمان و کوردستانماندا بڕێژی. وصلی الله علی سیدنا محمد صلی الله تعالی علیه وسلم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.